ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوومە تۆلاتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان لەسەر چەند بابەتێکە کە سەرەتا ئاشناتەنەکەم بە سەردێڕەکان و کورتەیەکی. بابەتی یەکەمیان باز لە پەیوەندی هەژاری لەگەڵ چوونەسەرەوەی ڕێژەی دزیە بچووکەکان دەگەین. ئەمە وەک بابەتی یەکەمان و بابەتی دووەمیشمان باز لە چەند زیندانێکەکەین کە بە کەمپینی نابۆ لە سێدارەدانی سێشەمەکان بەڕێوە چووکە ئەم چەند زیندانەش وەکو مەهابات و بۆکان و یاسووج و کۆتا بابەتیشمان بابەتی سێم باز لە معلیمان دەکەین کە باز لە ژیانی هەژاریان و باز لە خەباتی معلیمان دەکەین. هیوادارم تاوکو کۆتاییان بابەتانش لەگەڵمان نابن. ئێستاش بە دەست پێکەین. پەیوەندی هەژاری لەگەڵ چوونەسەرەوەی ڕێژەی دزیە بچووکەکان. هەموو شتێک لە چەند ساتێکی کورت و بە شێوەیەک لە چەند چرکەیەکدا ڕوویدا. گەنجەکە دەستی درێژ دەکات و لە بارودۆخێکدا کە کەس چاوەڕوانی ئەو ڕووداوە ناکات کەلەیەک لە کەلە پەزیڵ دەگرێت و دەردەچێت. پیاوی پشت سندوق و دوو گارسۆن و ئەوانی تر تەنانەت بۆ خولەکێکیش لە جێگای خۆیان ناجوڵێن چونکە ڕەنگە هەرگیز چاوەڕێ ئەم ساتە و ئەم دیمەنە نەبوو بێتن. بە پێی راپۆرتی ئابووری 24 ئەوەی بیستان وەسفێکی کورتە لە ڤیددیۆیەک کە ئەم ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە نێوان هاوڵاتیاندا دەست بەدەست دەکرێت. هەندێک پێدەکەنن و گاڵتەی پێدەدەکەن و هەندێکی تریش لە قوڵایی کارەساتێک دەدوێن کە ئێستا ئێرانی گرتوێتەوە. لە درێژەی بەدواداچوون و گفتوگۆ لەگەڵ خاوەنی چێشخانەی شکۆفە کە دزیەکەی تێدا ڕوودا بوو دەرکەوت کە سکاڵای لە دزەکە نەکردووە و هەروەها نیازی سکاڵاشی نییە. بەڵام کێشەی واقع ئەوەیە دەنگی پێی کارەساتی دزیە بچووکەکان ئێستا ماوەیەکی زۆرە دەبیسترێ. بارودۆخی ئابووری بە شێوەیە کە ڕۆژ بە ڕۆژ سفرەی خەڵک بچووکتر دەبێتەوە بێکاری زیاد دەکات و ڕێژەی هەڵاوسان بەرز دەبێتەوە بەم جۆرە ئیتر ڕەنگە بیستنی هەواڵگەلێکی لەم چەشنا سەیر نەبێت. تەنانەت ئەم ڕۆژانە هەندێک دەڵێن دزی لە جلوبەرێک پێڵا و تەنانەت دەستگیری ئاپارتمانەکان زیادی کردووە. جێگری پۆلیسی پێشگیری شاری تاران دەڵێ کە لە ماوەی ساڵی ڕابردوودا بەهۆی گرانی و زیادبوونی نرخی کاڵا بە تایبەت کاڵە سەرەکیەکان شاهیدی زیادبوونی ئاماری دزیە بچووکەکان بووین. لەم نێوەندەدا دڵتەزێنترینیان زیادبوونی بەرچاوی دزی لە سۆپەرمارکێتەکان لە هەموو شوێنەکانی شارە. خاوەنی سوپەرمارکێتێکی گەورە لە ڕۆژاوای تاران بە ئابووری 24 دەڵێت کە نەک تەنها کامێرای چاودێری داناوە بەڵکو تەنانەت یەکێک لە کارمەندەکانی ئەم فرۆشگایە تەنها بەرپرسی پاراستنی کاڵاکانە لە بەرامبەر دزیدا. جەخت دەکاتەوە کە هەرچەندە کێشەکان یان کێشەکانی ژیان زیاتر بن ئەم دزیانەش زیاد دەکەن و دەڵێت یەکێک کە لە سەیرترین حاڵەتەکانیش کە بینیویانە دزینی بەستەنی بووە کە خۆی و شاگردەکەی چاویان نوقاندووە تا ئەو هاوڵاتیە هەژارانە یان ئەو هاوڵاتیە هەژارە شەرمەزار نەبێت. خاوەنی سوپەرمارکێتێکی تر لە ناوەندی شار دەڵێت زۆر ڕوبەڕووی ئەم بابەتانە بووەتەوە و ئەسڵەن وانە کە چاوەڕێی ڕوخسارێکی سیر لە هاوڵاتی بین بەڵکو ڕاستەوخۆ خەڵکی ئاساین و هەوڵ دەدەن خواردەمەنی بدزن. خواردەمەنی وەکو سۆسیس و مریشکی ئامادەی چێژلێنان و لەم جۆرە خواردنانە. خاوەن سۆپەرمارکێتێکی تر هەر لە ناوەندی تاران بە ئابووری 24 دەڵێت لەم دزیانە تووڕەم چونکە زیانەکەی بۆ منە بەڵام لە خەڵک تێدەگەم کاتێک لە ڕۆنەوە بگرە تاوەکو چپسێکی سادە و بسکوێتێکی کەم بایەق دەدزن دەتوانن لیان تێبگەم کە برسین. کەسێک کە بە دوای دزینی دوو بەستە جپسەوەیە بەڕاستی هەژارە و ڕەنگە بێوێت بەم خواردنانە سکێک تێر بکات. دزینی نان لە نانەوەخانەکان یەکێک لە حاڵەتە سەیرەکانی تری دزینی نان لە نانەوەخانەکانە کە ئەمە هەندێک جاریش ئەوەیە کە 12 نان هەڵدەگرن و پارەی دەدانی دەدەن. ئەم ڕەوتە لەو کاتەوەی نانی سەنگە گران بوو زیاتر دەمێنرێت. کاتێک ڕۆن و برنج و دانەوێڵەش دەدزرێن واتای ئەوەیە
کە سکی برسی زۆر بووەوە زۆر شت تێناگات لەوانەش یەکێکیان ڕەنگە هەر ئابڕوو بێت ئابڕۆیە کە دەکرێت لە کاتی دزینی بوتڵێک ڕۆن یان کیسەیەک برنج لە دەستی بدات لە کۆنداوتویانە کەسکی برسی هیچ شتێک تێناگات و مرۆڤ تەنها بیر لە تێرکردنی خۆی دەکاتەوە جگە لەمانە لەسەر شەقامەکان شاهیدی زیادبوونی زۆر گیرین کە دەتوانێت لەگەڵ توند و تیژی و هەندێک جار چەکداریش بێت زیادبوونی ئەمنی وای کردووە کە گەلێک کەس دەکەونە بیری دابینکردنی سیلاح و پاراستنی ئەمنیەتی خۆیان دزیە گەورەکان یاخود دزی دووەم تاوانی سەرەکی وڵاتە ئەم بارودۆخە لە کاتێکدایە کە بەپێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران لە چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی دزی ڕەوتی بەرزبوونەوەی هەبووە بە جۆرێک کە دوای بەکارهێنانی مادەی هۆشبەر دزی دووەم تاوانی سەرەکی لە وڵاتدا دادەندرێت هەروەها ڕێکخراوی زیندانەکانی ئێران ڕایگەیاندووە کە نزیکەی 68% زیندانیەکان بە هۆی تاوانەکانی مادەی هۆشبەر و دزی کەوتونەتە زیندان تاکتاکیەم ئامارانە و زیادبوونیان لە ساڵانی دواییشدا نیشانمان دەدەن کە تاوانی دزی لە ئێران بە هۆی کێشەکانی ئابووری نەک تەنها بەرەو سەردەچێت بەڵکو دزی و ڕێک دزیە بچووکەکان بووەتە سەرێکی ترین و یەکەم تاوان لە ئێراندا بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمە بابەتی یەکەممان بوو لەگەڵمان بن بۆ بابەتی دووەمیشمان ببخشید به سیستمتون انتقاد کردم ببخشید صدام در اومده اعتراض کردم جبران میکنم اگه اشتباه کردم این موزیک رو بهتون بدهکارم من به به این اجتماع به به این نظام دولت دال دلسوزی به به این رجال غرقیم تو رفاه دنیا بد شده بکام منصب شایسته سالاری و هر کی سر جاش کاش غربی یا یکم از ما یاد بگیرن اروپایی یا زیر فقر دو قلو زاییدن از گشنگی تو سطل تا کمر خم میشن حتی یک روز همه آزادی رو نچشیدن همه چی از اینجا جیبا پر پول لبخند گشاد مردم کل روز دولت اعتدال دقیقا وسط بوم بوم سبز اینجا غرق دنیا توی خون اون وردویرا دانش آموزا رو میمالن تو صورت محجبه ها اسید میپاشن آمرای به معروف از قانون ترسی ندارن اینجا عقاید مختلف هم امنیت دارن صدا و سیما فرنگ و اینجا کلام مجری دروغی گیرا الغای ذهنی خطوط فکری از سیاست تا سلیقه جنسی پشت پرده قولی نره آزادی عمل مدرن برده الغای ذهنی خطوط فکری آزادی عمل مدرنی برده کلیشه برعکس برعکس عکس تریبون هر زتون هرس مغز حرف باخرس تو جوال علف هرز راست دروغ راست کجاست طرف چپ نمک زخمه تیوی تو رو دروغ میگفت شفاف اخبار داستان پینوکی و جهده ای افکار 23 و BBC و مردم من یکی دیگم اینو میگفت مردیم من خوشیم بس که مردیم پیک آخر جام زهر بود تا تهشو خوردیم نازمانا منظمن ما هممون دزدیم قله دروغیم پوچیم دامنمون توهی تخصص تلاش گوش مهندس قاچاقچی رئیس میشی با پارتی مدرک داری یابدار چی تو ببری من نبردم من ببرم تو باختی مولد ولد سنا زندگی رباتی صدا و سیما فرنگ و اینجا کلام مجری دروغی گیرا الغای ذهنی خطوط فکری از سیاست تا سلیقه جنسی پشت پرده قولی نره آزادی عمل مدرن برده الغای ذهنی خطوط فکری آزادی عمل مدرنی برده رسالت رسانه ها رنگ کردنه عاشق عالمه به پامه به پان همه با پای لنگ پای داریم به پاکش نره مبارزه هشتکی گوشید نشکنه میگن چوب معلم و هر کی نخوره خره میگن اینجا گشنه ای ولی بهش پر زره میگن آبروی بین المللی مهمتره پس صورت ها سرخ میشن با نظام و چکش کش میاد روز هی دود میشه زود پول رگ بزن رگ کجاست نمونده اصلا توش خون خط فقر رفت صف خط مرگ تو بود سیاست با صداقت دروغ و چوبون بود چپ خوبه راست بگی بد میشی تلف میشی وطن چیه نموند واسد نرزشی نردشی هدف چیه مرز کجاست فقط میخوای رد بشی تهش تو رسانه میگن یا برید یا خفشید مجری بارونه گو واقعیتو بنیشخن مغز عوام زیر وزن رسانه میشکست به جز خودت و دلسوز تو نیست هیچکس واسه رسیدن به واقعیت فکر کن بیشتر ببخشید
زیندانەکانی مەهاباد بۆکان و یاسووج بە کەمپینی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان پەیوەست بوون. کەمپینی سێشەمانی نابۆ لە سێدارەدان بۆ 69مین هەفتەی بەردەوام مانگرتن لە خواردنیان بەڕێوە برد. لەم هەفتەیەدا سێ زیندانی مەهاباد بۆکان یاسووج بەم کەمپینە پەیوەست بوون و ژمارەی زیندانە بەشداربووەکان لە سێشەمانی نابۆ لە سێدارەدان گەیشتە 44 زیندان. لە بەیاننامەی هەفتەی 69می کەمپینەکەدا هاتووە لە بارودۆخێکدا کە وڵات ڕوبەڕووی گەندەڵی سیستەماتیک و ناکارەمەی پێک هاتەی سەرڕۆی دەسەڵاتدار بووەتەوە و ئەم دۆخە ژیانی هاوڵاتیانی تێکداوە و ئەوانی لە سەرەتایی ترین پێداویستیەکان وەکو ئاو کارەبا بێبەش کردووە. پرۆسەی دەرکردن و جێبەجێکردنی حکومە نامرۆڤانەکانی وەکو لە سێدارەدان لەلایەن دەسەڵاتەوە نەک هەڕانەوەستاوە بەڵکو زیادیشی کردووە. ئەم حکومەتە هەمیشە لە پێشکەشکردنی ئاماری دروست دەربارەی ژمارەی زیندانیان و جێبەجێکردنی حکومەکانی لە سێدارەدان دەبوێرێت. بەڵام بەپێی ئەو راپۆرتانەی کە گەیشتونەتە کەمپینەکە لە سەرەتای مانگی بانەمەڕەوە تاوەکو ئێستا زیاتر لە 129 کەس لەوانە 4 ژن لە سێدارە دراون. تەنها لە هەفتەی ڕابردووشدا حکمی لە سێدارەدانی 25 زیندانی جێبەجێ کرا کە لە نێویاندا 2 منداڵ دەبینران کە لە زیندانەکانی مەلایر و عادڵ ئابادی شیراز لە سێدارە دران. کردەوەیەک کە سەرڕای نەفرەتی بیرروڕای گشتی و ناڕزایەتی دەربڕێنی دامەزراوە نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ ئەنجام درا و ئەوانی لە مافی ژیان بێبەش کرد. لە وەڵامدانەوە بەم تونند و تیژی و پێشێلکردنە سیستەماتیکی مافی ژیان شاهیدی زیادبوونی ناڕزایەتی بنەماڵەی زیندانیانی مەحکوم دراو با لە سێدارەدان و پشتگیری بەرفراوانی گەنجان لە شارە جیاوازەکان لە کەمپینە دەبین. ئەم پشتگیریانە بەداهێنانە جۆرەکانی خەڵکی ڕوویەکی بەفراوانتریان وەرگرتووە. ئێمە ئەندامانی کەمپینەکە بە سڵاو بۆ هەموو پشتگیرانی نابۆ لە سێدارەدان لە هەموو خەڵک بە تایبەت گەنجان داوا دەکەین لە هەر کۆڵان و ناوچەیەک دەنگی ناڕزایەتی خۆیان دژی ئەم سزا دژە مرۆڤایەتیە بەرز بکەنەوە و بە هەر شێوەیەکی گونجاو پشتگیری لەم جوڵانەوانە بکەن. ئێمە لە هەموو نایێرانی لە سێدارەدان داوا دەکەین لە پاڵدەستی بنەماڵە دادخوازەکان ڕاوەستن و لە کۆبوونەوە ناڕزایەتیەکاندا ئەوان بە تەنها نەهێڵن. لە هەفتەی ڕابردوودا بەداهێنانی کۆمەڵانی خەڵکی خەباتکار لە ناوخۆ و دەرەوەی وڵات هاو پشتێکی بەرفراوان لەگەڵ کەمپینی سێشەمانی نابۆ لە سێدارەدان دروست بوو. لە هەموو ئەو کەسانت دامەزراوە حزب و ڕێکخراوە سیاسی و مەدەنی و مافی مرۆڤانی کە لە جوڵانەوە خەڵکیەکاندا بەشداریان کردووە بە دڵسۆزیەوە سوپاسگوزاری دەکەین. هەروەها کۆمەڵێک لە زیندانیان لە زیندانەکانی مەهاباد بۆکان و یاسووج ڕایانگەاندووە کە لەم هەفتەیەوە پەیوەست بوون بە کەمپینەکە و هەر سێ شەمەیەک بە مانگرتن لە خواردن بەردەوام دەبن. بە پەیوەستبوونی ئەم سێ زیندانە بە مانگرتنەکە ژمارەی زیندانە بەشداربووەکان لە کەمپینەکە گەشتۆتە 44 زیندان. سێشەمە سیبانەمەڕی 1404 هەتاوی زیندانیان لە 44 زیندان بۆ 69مین هەفتەی بەردەوام مانگرتن لە خواردنیان ڕاگەیاند کە ناو ئەو زیندانانە دەخوێنمەوە. ناوی یەکەم ئێڤین بەشی ژنانی و بەشی 4 و 8 قزل حەسار یەکەی 3 و 4 ناوەندی کەرەج تارانی گەورە خورینی وەرامین چوپیندەری قەزوین عراق خوڕم ئاباد ئەسەد ئاباد ئیسفەهان دەستکوردی ئیسفەهان شەیبانی ئەهواز سپیداری ئەهواز ژنان و پیاوان نیزامی شیراز عادڵ ئابادی شیراز ژنان و پیاوان زاهیدان ژنان بەرازجان ڕام هورموز بێهبەهان بەم کەهنوچ تەبەس مەشهەد گونبەتکاوس قایم شەهر ڕەشت ژنان و پیاوانی ڕوودسەر حەویقی تالش ئەزبەرمی لاهیجان دیزڵ ئابادی کرماشان ئەردەبیل تەورێز ورمێ سەڵماس خۆی نەغەدە میاندواو سەقز بانە مەریوان سنە کامیاران مەهاباد بۆکان و یاسووج. ئەمە ئەو زیندانانە بوو کە خوێندمەوە
کە بەشدار بوون لە هەفتەی 69یەمی کارزاری سێشەمەکانی نابوو ئێدام کە لە نێویاندا 3 زیندانی تازە هاتبوونە ناو ئەممان کەمپینەوە کە ئەوانیش مەهابات و بۆکان و یاسوێژ بوون. بەڵێ بینەران ئەمەش کۆتایی بابەتی دووەممان بوو لەگەڵمان بن بۆ کۆتا بابەت کە باس لە معەلیمان دەکەین. ئەوانەی بەگیر سەختترین ئەشکەنجەدا بیر و باڵی شۆرشتێرانەی خۆیان من ئەو دیلەم لە زیندانی تاریکا هاتاوی بیر ڕوونەکەکە بەرچاوێم بە ناوازار هەڵقەیداری باریکە حافظمجی أبشريني هنقاوم حافظنجي أبشريني هنقاوم من أوديلم لا بشوري قولاوا أصوي هواي قاش مرقيز ويناكم أصوي هواي قاش مرقيز ويناكم Bagrisun baruyase manusra bandi aynamayı berlatam madamedi zor beygalim la pişta dere golav tısarama bu khasım dere golav tısarama من أوديلم لا بشوري بولا أصوي واي قاش مرقيز ويناكم أصوي واي قاش مرقيز ويناكم من أوديلم كاسرنجي بباكم صلة شاوي فرلقيني ذقناكم دانا تشيري قرقي هاري سالاكم ذاتي يعني نالذي وملقناكم ذاتي يعني نالذي لقيناكم من أوديلم لا بشوري بولا أصوي واي قاش مرقيز ويناكم أصوي واي قاش مرقيز ويناكم من أوديلم كاسرنجي بباكم صلة شاوي فرلقيني ذقناكم من أوديلم كادي الكاري زور دارم دلي لابر
Orinalen alerzi taşırtır kıl beyleşi zandarım Koy hıraftır la nafina gavze Koy hıraftır la nafina gavze Min avdilem la peşuray pola Asoy hivay yaşın mergiz ve nakem Asoy hivay yaşın mergiz ve nakem Asoy hivay yaşın mergiz ve nakem بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باسێک لە معلمان دەکەین باسێک لە هەژاری و لە خەباتی معلمان لەگەڵمان بن بەپێی ئامارگەلێک کە تەنانەت ناوەندەکانی سەربەڕژیم خۆشیان نایشارنەوە نزیکەی 3/4 معلمانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و ماباقیش بە هەبوونی شۆخڵی دووهەم و سێهەم بەهرەمەند بوون لە داهاتی هاوسەر بنەماڵەکان لە ژێر هێڵی هەژاری دەرکێشاوە لە پاڵ ئەم دەسەیە لە معلمانی زەحمەتکێشدا کۆمەڵێک لە جاسووسان و تەربیەتکراوانی ڕانخۆری حەوزەکان هەن کە بارودۆخیان باشە ئەوان بەرپرسی بەڕێوەبردنی تەرحی دژی فەرهەنگی و سوکایەتی ئامێزی ڕژیم لە ناوەندە ئامۆزشیەکانن ئەم تەرحانە لە ناخی خودی وەزارەتی ئامۆزش و پەروەرشدا لەلایەن حەوزەکان و ناوەندەکانی تەبلیغاتی ئیسلامی و دەستگا جاسووسیەکانی سپا بە سیج و وەزارەتی ئیتلاعات ئامادە و بەڕێوە دەچن نزیکەی 3 هەفتە لەمەوبەر بوو کە فەرماندەی گشتی هێزی انتیزامی و وەزیری پەروەردەی کۆماری ئیسلامی ڕێکەوتنامەیەکیان واژۆ کرد کە بەپێی ئەوە پۆلیس دەتوانێت بە فەرمی بچێتە ناو خوێندنگاکان بەپێی ئەم ڕێکەوتنامەیە هێز انتیزامیەکان لە بواری پەروەردەدا کۆمەڵێک دەسەڵاتیان پێدراوە و دەتوانن یەکێک لەوانە کە بە زۆر حجاب بەسەر خوێندکارانی خوێندنگاکاندا بسەپێنن بێجگە لە موسیبەتی هەژاری و بوونی ئەم کۆمەڵە لە جاسووسان و کۆنەپەرستان ژمارەیەکی زۆر لە معلمان ناچار دەکرێن دەرسە خورافی و پڕ لە درۆ و ئەوە ژووکراوەکان دەرخواردی خوێندکارانی سەدەی 21 بدەن ئەمەش خۆی موسیبەتێکی گەورەی دیکەیە معلمانی ئێران هەروەکو ڕابردوو لە دژی ئەم بێمافیانە و هەروەها بوونی هەژاری ئیستبداد و چەوسانەوە لە کۆمەلگادا خەباتیان کردووە معلمان لە درێژەی خەبات و تێکۆشانی خۆیاندا لە سەردەمی پەهلەویدا لە جەریانی شۆڕشی ساڵی 1357دا و دەور و نەخشێکی بەرچاویان نواند و لەو دەورەی حکومەتی جەنایەتکاری کۆماری ئیسلامیشدا دەستیان لە خەبات و تێکۆشان لە شکل و شێوەی جۆراوجۆریدا هەڵنەگرتووە معلمان سەرەڕای پاکسازیەکان و گرتن و زیندان ئەشکەنجە و ئەعدامی معلمانی کۆمۆنیست و شۆڕژێر لەلایەن ڕژێمەوە بە تایبەت لە دەی هەشتەی هەتاوی بەملاوە خەباتی جەماوەری خۆیان دەست پێ کردووە ئەم خەباتە و ناڕەزایەتیانە بەردەوام درێژەی بووە لەم ساڵانەی دواییشدا ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ بزوتنەوەی ناڕزایەتی معلمان سیماگەلێکی وەکو معلمی تێکۆ شەر و شۆڕژگێر فەرزاد کەمانگەر هاشم شەعبان نژاد شاعیر و وێبلاگنووس و هادی ڕاشدی یان ئیعدام کردووە و چەندین معلمی خەباتکاری دیکەیان لە زیندان داناوە بەڵام سەرڕای ئەم هەموو گوشار و سەرکوتگەریانە خەباتی معلمان بۆ ئازادی هاوکارەکانیان و بۆ دەستەبەرکردنی مافەڕەواکانیان ڕانەوەستاوە معلمان لە جەریانی خەباتی سەرتاسەری خۆیاندا لەم دەورەیەدا داواکاری زیادکردنی حقوقی پایی بانتر لە هێڵی هەژاری ئازادی معلمانی زندانی دامەزراندنی معلمانی حەقلوەل تەدریس ببورن ئەگەر باش نەم خوێند بێتەوە و خوێندنی بە خۆڕایی کۆتایی هێنان بە خصوصی سازی مەدرسەکان مافی بەرپاکردنی تەشەکول و ئیتریان هێنایە گۆڕێ بەرەو پێشچوونی خەباتی معلمان لەم دەورەیەشدا گرەوی یەکگرتووی زیاتر و پێداگری لەسەر ئەم داواکاریانەیە
مەدەرە دەست قەدەر و خاکی ئەمڕۆ حەم مەکێڵە کە هەر ئەشڕۆی چیگلەی و یادگار هەیە بەجێی بێڵە خۆت مەدەرە دەست قەدەر و خاکی ئەمڕۆ حەم مەکێڵە کە هەر ئەشڕۆی چیگلەی و یادگار هەیە بەجێی بێڵە هەموو ماڵێکم ئازیزم بۆ تەمانی سەفەر لێرە هەموو ماڵێکم ئازیزم بۆ تەمانی سەفەر لێرە دەنگ و باسی غەریبیتم بە هەورێکە بۆ بنێرە دەنگ و باسی غەریبیتم بە هەورێکە بۆ بنێرە کەسێشک نابم تا خەم و ڕازی دڵی لە باز بکەم شۆڵی و خامۆشیم شارە نازانم چۆن پێناز بکەم کەسێشک نابم تا خەم و ڕازی دڵی لە باز بکەم چۆڵی و خامۆشیم شارە نازانم چۆن پێناز بکەم ئەو دەمەی ماڵەوەی کرد خەمێکی کرد بە نسیبم دوام شارە جێشتووە و من وەستە کەم غەریب ئەو دەمەی ماڵەوەی کرد خەمێکی کرد بە نسیبم دوام شارە جێشتووە و من وەستە کەم غەریبم شارەکە سیتیانەما هەر لە چۆڵەوانیەچێ
دوادی دارمان برا نبای من زول بیچه ام شارکا سیدیا نما هردت شولوانی چه وینی دوادی دارمان برا نبای من زول بیچه کم وزیاد مکا اگر منی شل بیر کرد سلیمانی لیاد مکا تو خوا گولا تو بم کوچا خمیشی کم وزیاد مکا اگر منی شل بیر کرد سلیمانی لیاد خمیشی کم بزیاد خمیشی کم بزیاد بەڵێ بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان کە لەسەر و بابەتانە بوو کە لە سەرەتاوە باسمان کردووە سپاس بۆیەوە کە تاوەکو کۆتایی لەگەڵمان نابوون وەک بیرهێنانەوەیەک ئەمە ئەوە باسکەین کە سەرەتا باسی پەیوەندی هەژاری لەگەڵ چوونە سەرەوەی ڕێژەی دزیە بچووکەکانمان کرد لە ئێراندا و زیندانەکانی مەهابات و بۆکان و یاسوچکە بە کەمپینی سێشەمەکانی نابوو یادام بەردەوام بوون و ئەوانیش دەستیان پێکردەوە و کۆتابابەتیشمان ئەم بابەتە بوو لەسەر معلیمان کە هەژاری و خەباتی معلیمانمان پیشاندا تاوەکو لێکدانە و هەڵوێستێکی تر دێم وڵاتان هەر شاد بن.